خاتو دەرو لە زۆر ستۆدیۆکە بەخێر ئێمە میوان و بێت. بەخێر بێن ئەمڕۆ هیچفۆنە ناوێت بانو خۆشیان بۆ بەرەی دەست خۆش لانەگیان لانەگیان سەرکۆکیان جژن لێەوە پیرۆز بێ جژن لە وی کارمەندانی کورسات بێگومان پیرۆز دەکەم لە هەر کوردێک لا شوێنێکم دنیا بۆ هیوایم هەموو ڕۆژێکمان هەر جژن و خۆشی بێ و سوپاس بۆ میوانداریە زۆر زۆر خۆشحاڵ بین زۆر بەخێر بێت کوردێکیان بەخێر بێت ئەمیان هیچفۆنە ناوێت کەس چاو لەگەڵ ناکە دەستان خۆش هاوکارەڵە دایمە کێشی هەیە کێشە هیتفۆنی هەیە کێشم هەیە بۆ جا لەم ڕۆژانەیە هاتمە ژوورەوە وتم هێدفۆنی خۆشم پێەیە هەفتێ بەدە هێدفۆنە دەست بە کوردیا یەکێکە لە بێژەرەکان ئەزمونێکی زۆر جوانی هەیە لە دەستگای کورسات و خاکیش و هەمیشەش بەردەوامیکە بۆ لەو دەنگانەی کە لە زۆربەی کارە دۆبلاشکراوەکانە ڕۆڵێکی زۆر بەرچاوی ئێمە هاوڕێکی منیش زۆر زۆر بەخێر دەرونی خێراتنی هەمولایەکەکەم پیرۆزباییتان لێ زۆر سپاس بۆ کاکاکەم زۆر دانیشی کاکاکەم نازم تا لەگەڵی هەروای یانی تۆ هەروایە کاکاکەم جژنتان پیرۆز جژنی تۆش پیرۆز سپاس بۆ پرۆگرامە جوانی کە بۆ جژن ئامادەتان کردووە جژنی قوربان لە هاوڕێیانم لە کارمەندانی دەستگای میدیای کورسات لە کۆمەڵانی خەڵکی کوردستان پیرۆز بێت دووبارە دەستخۆش سپاس با بچینە لایەم هاوکارانەی ترمان ڕێناز چۆنی زۆر بەخێر بێ سپاس خۆشە ماوەیەک لێرە قەینام گەرمایە جار خۆش ئاڕواڵا خۆشم وڵای ئەمە منە خۆشم کوێستانیم ڕانە هاتوون بەگەرم ئەم بەخۆشی هەورامان جا دوایشەکە بتوانێت کوردستان گۆرانێکمان ئەوە تا دەروونە لە دەنگیشی زۆر خۆشە دەروون دەنگی خۆشوانە دەروون خۆشی دەنگی خۆشم زۆر سپاس زۆر سپاس بەیانیتان باش بێت سەرەتا پیرۆزبایی جەژن لە هەموو کوردێگەکەم لە هەرکوێکی ئەم دنیایان لە ئێوەی خۆشەویست لە سەرجەم کارمەندانی دەستگای میدیایی کورسات خۆم بە خۆشحاڵە زانم جارێکی تر لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ بەشدارم بەڵام ئەم جاریان بێگومان وەکو میوان نەک وەکو پێشکەشکار دەست خۆش بێت چی تۆ چ من چ لانە لانەی لە ڕۆژێکی نوێ تۆزێ کۆن بین ئەزمونێکی زۆر کۆنتمانێ بەیەکترەوە بێژەر بووین و هاوکارەکانی تریشمان لەگەڵمانە بوون لێرەش و ڕێزمان هەیە بۆی دەستخۆش زۆر باشە کاگاکەم مایکەکە لای توێ جەژنەوە ئیتر حەزمان لە جژنانە و قسەی خۆشۆم شتانێت چی یادەوەرێکی خۆشێ پێ بۆ مامیگەڕێتەوە وڵی من لە کاتی کارکردن بێ لەر کاتێکی ترا طبعا کاتی کارکردن من سەرەتا کاتمە کورسات وەکو ڕیپۆرتەر هاتم لە نیوز ڕوم بووم لە چوارچەوەی گۆڕانکاریەکان لە کورسان نیوز پرۆژەیەکی تازە هاتە پێشەوە کە نەشرەیەکی هونەری پێشکەشکەین ئێمە خۆشبەختانە ئێمە لە یەکی شەشی ئەم ساڵەوە دەستمان پێکرد من سەرەتا وتم هەر وەکو تەحریر لە بواری هونەرێکە چۆن بڕیاریە وەکو پێشکەشکارێک وەڵی تر ناچاریان کردم وتیان ئەوێ بێژەرەکەش تاقی بکەیتەوە وتم کاکە نەم کردەوە وتیان نا ئەبێت تاقی بکەیتەوە ئیترەوە بووم بە بێژەر حەزم هەبوو بە حکمی ئەوەی من نواندنم کردووە لە بەردەم کامێرایە بەڵام بەڕاستی بێژەری کە تۆ ڕاستەخۆ ئەمە ئەرچێکی کەیە پیشەیەکی نوێیە بەزیترەوە توش بووین هاتوین لەگەڵ بۆ هاوکارانم کە بتمانیان پێم بوو دەستخۆش سپاس بۆ تۆ سپاس بۆ تەواویوانەشی کە هاوکارتانە لە پشت پرۆگرامەکەی دەست خۆش بێت یادەوەری خۆشەکە بۆ نەگەڕان و دوای لێنەوە لە قەیانکە بابچینەوە لای کوردستان زۆر حەزی لە کوردستان تۆ کە دانیشین هاوڕێیان بۆ نەبەیەکەوە کوردە قسەی زۆر خۆشمان بۆ کاشتی زۆر تایبەتی لای بگەڕێتەوە شەرت نییە و قسێک بەسەر شاش بەڵام خۆشتێک لایە بۆ شاشە بێەوە نیە یادەوەریەکی خۆش شت زۆرە و بە تایبەتی ئێمە لە ناو پرۆگرامەکەمان لەبەرەوەی کە ڕۆژانەیە یادەوەری زۆر خۆشیتیایە و ڕاستە و خۆشە و من مەشهورم بۆی کە دایم شتم بیرەچێتەوە شتە پەڕێنم شتم بیرەچێتەوە و لەگەڵ کوردۆیە شتمان زۆر زۆرە کوردۆ زۆر حرەکە ئەکا زۆر بێژەرەکانی تریش پێما لەگە دەرونیشە عینی شتیە بەس نازم کوردۆ بۆ نەهاتووە لێرە بڵام خەبەری نەبووەوە نازانم
کوردۆ زۆر ئەمان خاتە پێکەنین بەڵام دوایی کە کامێرە ئەچێتە لای خۆی زۆر زۆر طبیعیە هیچ بەسەر خۆیان هیچ بەسەر خۆیان ناهێنێ ئێمەش کوڵاوین لەو لەوە باشە تاو دەرون ئەمە یەک شت بەڵام تۆش ئەو هەستاکەی کوردستان زۆر ناخۆشە خۆ پێشکەشکاری ڕۆژانەبی میوان بی لە بەرنامەیەکاوانە وڵی هەمان شتی ینی کووردە ڕاستەکانی هەمان ئەو شتانی کە هەیە لە ستودیۆ ئەمە لەبەری ڕۆژانەیە و هەموو شتێکی ژانی دووبارە بێتەوە ڕۆژانە زۆر ئەوە هەرێکاتێنەوە سەرەتای تۆ لە خاکی شەو تۆش بێگومان ڕاستە لە چه ساڵێکەوە بووی ساڵی 2005 بۆ 6 چه بەرنامێکە پێش بەنامەی مناڵان مەکرێکی مناڵانم کردووە زۆر باشە مناڵانەوە دەستم پێ کردو دواتر ئیشی ڕپۆرتەرم کرد دواتر ڕیپۆرتاژم کردو دواتر ئیشم بۆ گەنجان کردووە اینجا دواتر لە بڵین لە میدیای بیسرا و ببوورە لەگەڵ نووسراوە ئیشم کردووە تا ساڵی 2015 اینجا هاتوومەتە کەناڵی کورسە دەروناڵەن دەنگە زۆر خۆشە هەر زۆر بەژیانم بەدەم خۆشمەوە گۆرانیم نەوتۆ لانەگەیان لەکێکە لە دەنگم بووە هاوکارە لە پاسەکەیە کا ڕۆشتین بۆ کارێک تو خۆت لەگەڵ مابوو ینی گەو لە من زۆر خۆش بسڵ بەس بۆ گۆرانیەکەم پێ بڵێم کوردە ئێستا کوردستان کاتیەوە نییە بۆمان بڵێ ڕێناس بێگومان ئەو ڕۆزێکی ئەومایکەی بەر ئەم خەنە مووقیفەوە بەرامبەر مامۆستایانی میوزیک بەڕاستی تۆزە قورسە گۆرانی بڵێ گۆرانیڵێ من بینیمە ڤیددیۆکانەکە بۆ نەفشانمانیان دەنگم خۆشە دەنگە زۆر خۆش دەتوانی لەگەڵ کاگرێ باستان سێقێکمان بۆکە لەگەڵ ڕێناسە باشە با هیچ نەیاوانە چیاڵێ بۆمان دەست پێ بکەم وەڵا کامە نازانم بەڕی کۆتکراوی هەیە لە سناپچات ناوەی ئەی یاری شیرین ئەی یاری شیرین ئەی یاری شیرین ئەی نەونەمامی دەم بە پێکەنین وەها نەزانیگەن تۆم لە بیر چووە گڕی دڵداریگەن جاران کەس بووە کەویار کەویار کەویارای کەویار خاس کەویارێکی کەویارای کەویار خاس کەویارێکی دەمگردوومەم گردەی هاوار خاس کەویارێکی دەست خۆش بچینە لای ڕۆزە ئەم قسە و زۆر پێ پرسیارە زۆر پێ وڵی پرسیارم زۆر پێ شەو تەلەفۆنم بۆ کردی بە حکمەوەی کە زۆر پرۆگرامان بێ کردەوە بە تایبەتی لەم ستۆدیۆی خۆمان بەڵام دیکۆرەکەی تۆزە کۆڕانکاری بەسراتوە ئێمە پێشتر شێفمان نەبوو کوردستان لێرە شێفدانامان لەگەڵ بوو لێرە ڕێز و خۆشەویستیمانێ بۆی بەڵامی تر بەپێی شوێنەکەی باشە ئازای بۆ تەرکی زۆرەکە لاگام لێتی تەرکی زەکە ئیتر شوێنەکەی لێیا بوو ڕۆژی ئەومان بۆ باسکە و ڕۆژەی کە کوردوی مۆنتێری خۆمان کە ئێستا خۆی مۆنتێرە تەنفیزەکە ڕێز و خۆشەویستمانێ شێفدانا قسەیە کرد کردووە پێوت بڕۆ لای هاوکارانە چی بۆ بۆ مۆزوعاتەوە گەورەترین کێشەی تەوان شێفدانا ئەوە بوو کە ئەدوت بڕۆ لای هاوکارانم بۆی نەئەهاو نازانم کێشەکەەوە بوو ئێمە پێمانەوەت یان خۆی کێشەی هەبوو ڕۆژێکیشان بیرمە کا کوردۆ سەرکۆگەر بیرە مابێ وتی یەک تۆز وەرە بەم لاوە ڕۆژ دوای وتی یەک تۆز بڕۆ بەولاوە هەر ڕۆژ وتی یەک تۆز بچۆ دواوە وتی کێ چێشتەکە لێنێ لەسەر تەباخەکە نەبا بەس کامێرە وەری بگرێت یادگاری
بەڕێوەباری زۆرە بەڵام دەردی کوردستان ئەڵێ لەوانەیە هەنێکی ڕووی سەر شاشەی نەبێ بەڵام جارێکیش بیرمە سەر کۆگەر بیرت بێ کاک هاوکاری دەنگ ئیشی دەنگە کادێرە زۆر قسە ئەکایین زۆر شت ئەڵێ جارێکیان میوانێک لێرە بوو شتێکی وت زۆر بیرم نەماوە بەس ئەوە نە ئەزانم ئەنی بە جۆرێک پێکەنین گرتمی بۆ بزانم کۆتاتەوەر بوو نە پێش کۆتاتەوەر بوو تەنها یەک پرسیارم بۆ کرا لەگەڵ سەرکۆیە ینی من سەیری ئەو مەکرد ئەو سەیری منی ئەکرد نەمان ئەتوانی پرسیار بکەین ئەوەنە پێکەنینمان ڕۆژەکەی شێبداناش خۆتۆ چاوپڕ بوو لا و کامێرۆتیان تۆ قسەکە منیش پرمەمەشتی کورسیەکەەوە وتیان شێبدانا بڵێ ئەچمۆ لای هاوکارانم هەروتی ئەمە خواردنەکەی واو کردو هاواری کوتی بڵێش بۆ لای کەوتی زۆر باشە لێرە ڕێزهاوکارە زۆر باشەکانمان بەڕاستی سەر کۆ نەچینەتە لای برادرانی موزیسیانیش ئەمڕۆ من بچم مایچیان بۆ بەرم قسێ لەگەڵ کاگڕێباز و برادرانی موزیسیان بکەین تۆ دەست پێ بکەین دەستان خۆش بێ ئەمە سێم ڕۆژە بەڕاستی گەرمایەکی زۆر لێوەشیە بەڵام لەگەڵ هەموو ئەو هیلاگونەیە لەگەڵ هونەرمەندەکان زۆر بە باشی کارتان کردووە من دەستخۆشیتان لێکم پێم خۆشە جەژنە پیرۆزەی خۆشتان زۆر سپاس سەرەتا بە خێراتنی هەموو میوانەکانتانەکەم هەرچەنە ماڵی خۆیانە ئێمە میوانین لەم ستۆدیۆ ئێمە میوانە بەڵێ پیرۆزبایی جەژن لە هەموو گەلی کورد لە سەرجەم موسڵمانانی دنیا و لەم هاوڕێ خۆشەویستانە و لە پیرۆزبایی لێرەوە بە دەرفەت ێزان پیرۆزبایی لە ماڵی باوکم کەم بەڕاستی ئەم جەژنە نەبینیوە چاوەڕێ ماڵێکی کە بووم بڵێ کاگڕێباز چاوەڕێ بم بڵێ پیرۆزبایی لە ماڵی خەزوران ئەوە لە ماڵی خەزوران نانم خوارد بەس باشە چی بە ماڵی خەزورە یەکەم ڕۆژی جەژنە لەکوێ کردەوە نانی بەیانی جەژنە لەکوێ خوارد لەوێ بەڵێ باش وابزانم جژنەکانی تریش هەر لێ بوو بەڵێ ئەزانین بۆ لەبەرەوەی لێرە بێ مە 6 لێرە بم باوکم لە هەڵەبجێ هێشتوانی لە ماڵی خۆشتان مەگەر بە ئیسعاف بێمەوە بۆ فریای بەرنامەکە ناکەوە بۆیە ئەوە سەبەکەی فەرقیشی نییە هەموو یەک ماڵ بێجگەلەوە شەر حەزیشە لە ماڵ هەر خۆشیشە کێشەی نییە باشە بێنە لای کاگنیاس باسی گیان بۆچی تووشی گوتی دانیێش جەژنە پیرۆز بە بەخێراتی کاکە نیاز سڵاو لێ بێ وەخێر بە سەر چاوان دووبارە سێبارە جژنە لێ پیرۆز بێ زۆر سپاس لە ئێوەش پیرۆز بێ لە هەموو هاوڕیان و ئەزیزانی کەناڵی کورسات پیرۆز بێ لە بێژەرە خۆشەویستەکان و لە ئێوەی بەڕێزیش پرۆگرامەکانی ڕابردووە ئێوە بەرامبەر من دانیشتبوون هەر شتێکتان بوو تا ئەم بینێن ڕاستەخۆ پێم وتم بەڵام ئەم جارە پشتم لە ئێوە بوو هیچە بوو لە کاتی پرۆگرامەکە باسیکەن پێکەنیم تانگرێ هیچ شیشێکی وانە بوو نانە باش بووم جارە باش بوون بەرامتان سەلامەت دەرسون ینی سەلامەت دەرسون سپاس بۆ ئەم ساڵ باش بوون باشە ئەی لە کاتی بەرنامەکانی جەژنە بێجگە لەمڕۆ هیچ شتێکی خۆشە بووە کە تۆمارتان کرد بێ ئەمڕۆ پیادەوەریەکی جوان بیگەڕنەوە بۆچی کاگنیاس ئەڵە دوێنە خەری بۆ لامومان بە من مشکلەی برسێتی مێ کە برسیم بوو چاوم ئەرز ناخواردم ئاشکم نانم خوارد نوێنۆشییانە بە ماڵە فێ ناخواردن نەکەوتماتم بۆ ئێرەیتر هەر چۆنێک بوو لێرە فریاکەوتم باش شتێکم خوارد ژنا بەخوا برسیم بێ حاڵم خراپە مایکەکەش بە کاگڕێ باس باشە ڕێباز نوکتەیەکی خۆشمان بۆ بکە ئێستا هیچم لە خەیاڵ نییە ئەگە بڕۆن دوای بیری لێکم باشترە زۆر باشە من مایکەکەی ئێرەمان ڕۆزەیجان ئەگەم میتێ چینە لای کاکتار قسە ئەڵێ وەڵای قسە ناکەم کاکە منیش دانی کاک ڕاستی مێشێ جەژن پیرۆزە لە هەمووتانەکەم خۆشحاڵم بە بینینتان وە کاک ڕێبازە لا پێکەنێ قسم بۆ ناکرێ باشە سێری ئەومە کە سێری ئێمە بکە باشە بۆچی پێکەنێ دیارە شتێکێ لە بینی تۆ و کاگڕێ بازاگرتی ئەزانن دەرەقەتم ناکە من سێمەکە خۆی پێکەنێ ئەوەیە هەمووسای عزیز و خۆشەویست پێمان خۆشە پیرۆزبایی جەژن لە هەموو لایەکەکەم هیوادارم هەمووتان بەختەور و کامەران بن پیرۆزبایی لە کورساتی ئازیزەکەم لە خانەوادەکەمەکەم لە هەموو گەلی کورد ئینشاءالله دەستان خۆش بێ سپاس لایەکتان پیرۆز بێت بابچم مایکەکە بێنمەوە دەست خۆش ئەمسایکیان زۆر زۆر سپاس ڕۆزها پێمان خۆشە باسێکی هەناڵی نوکتەیەک بیگەڕەوە گۆرانێک ئەگەر نوکتەیەکەکەی بۆ ماڵ باش ئەی گۆرانەیە
هەر هیچ ئەوان هەر باشە پرۆگرامێکی نوێتان بەدەستوێت کە بتوانین لە ماوەی داهاتووە بتوانانی پێشکەشی پێمان خۆش و باسی پرۆگرام زۆر پرسیاری ئەوەکرێ بۆچی ئەم ماوەیە دوورم لە شاشە لە دوایەوەی کە تقریبا 89 بۆ 90 پرۆگرامان کرد لە پرۆگرامی ئیتی بە کوردی و لە مانگی ڕەمەزانیشە پرۆگرامی دیاری کورساتمان هەبوو لە ئێستا خەریکی ئامادەکارین لەگەڵ یەکێک لە هاوکارانم ناوی ناهێنم هاوپیشەکانمان پرۆگرامێکی نوێمان ئەبێ پرۆگرامێکی تەواو کوردی تایبەت بە هونەرمەندان تایبەت بە هونەری کوردی بەڵام خەریکی دیکۆرین خۆ دەزانی دیکۆر تۆزە کاتی ئەوێ و دیزایانی شتەکان و هەڵبژاردننی بڕگە و بابەتەکان تۆزە کاتی ئەوێ بەڵام لە داهاتوێکی نزیکە ئیشەڵا بە بەرنامەیەکی هونەری یینەوەلاتە ئەومایکە بابم بە کوردستانیان دەروون بابێن بە تۆ هەرێوەم بەدەستەوە کاگاکانیش شێدە کاگاکانیش ئێوە لە مەگەزین چەند پێشکەشکارێکن بگومان بەر هەر یەکەشیان کەوتوی لە کاتی پرۆگرام لەگەڵ کامیانە زۆر مرتاحی کە بەرناماتی بافتان لەم بەشەڕ ئەوە چی ڕێناز مایکەکەی بەرێ مایکەکەی بەرێ ڕێناز گلەی کرد دەروون حەز لەو گلەی شتانێکیش نامان کرێ بەیەکیش نامان دایمەن بەم نیش هەڵێ کوردستانە با لێرەوە بڵێم ئەڵێ لەگەڵ تۆ لە هەمویان مرتاحترم لانەگیان من کێشم لەگەڵ کەسیان نیە خۆیان نەزانم یعنی نا کوردەش کێشەی نییە بەس ڕێناز نازانم ڕێنازگیان بۆ کێشە و هەیە لەگەڵ کێشم نیاڵم بەیەکەوە نامارگرێ تۆ لای ئەو ڕێناز من بەڕاستی ئامادەکاری ئەوێت پرۆگرام ینی ئێستای تر پێکەوە بە تەنسیق خۆمان ئامادەکاری ئەەکەین لەگەڵ هاوکارانیش بێگومان لەگەڵەوانی کە وەرگێڕن و لەگەڵ سەرپەرشتیاری پرۆگرامیش کوردستان وایە ئەتر هیچ کێشەیەکمان نییە نەزانم مەگەر لە ستۆدیۆ زۆر خۆشە لەگەڵ هەر پێەکەنی لاە زۆر جارەیەکشی تر گێڕمەوە زۆر جارێ ئەڵم کوردەکەم هەواڵین ئەو من قەلەقەکە دەرو نازام کەم هەواڵم کوردە نازام سکرپت ئەمێ ئەڵە نانە ئەوە زۆر کار بەڵام ڕاستەوە خۆیە لە هەواڵەکان بێ لەبەروی ئەو هەر هەواڵێکی بیرن لەگەڵ ئەوە کوردەگیان ڕێناس یەکەم ڕۆژی بوو لەگەڵ من وتی تۆ سەلامەکەی یان من وتم لەگەڵ منە لەگەڵ من تەوتی لەگەڵ تۆمە وتم یەک شتە با پێ بڵێم تۆ یەکەم ڕۆژتا وتم من شتم بیرەچێتەوە لەگەڵ من بەرنامە ئەەکەی ئەبێ زۆر ئاگاداربی لەبەرەوەی کە من هەموو دقەیەک عەرەزم بۆی کە شتێکم بیر بچێتەوە ئیتر تەواو بوو ڕێناز کوردە تۆ هەروای یان بەزبووی نا من لەگەڵ منی شاو ئەسمونەی هەیە کە لە مەگەزین تازە بوو و مناڵیش بوو حەزم کرد قەلەقی کەم بەڵام ئەوە بۆ خۆی زۆر باش بوو لەبەروی کە لەو ڕۆژەوە هەستەکەم زۆر جددیە و زۆر بەنەوە ئیشەکە ڕۆژێک پرۆگرامێکی تایبەت لە کورسات مەگەزین من و کوردستان پێشکەشکاری باشە بە کوردستان وتراوە لە ڕۆژی پێشووترەوە بەیانی گۆرانی بێژ و ستافات و هەمووی دانیشتە بوون ئێمە تێرەکەشمانەی و کوردستان لەکوێ کوردستان بخۆی لە خۆگۆڕینی خۆی بوو وڵا کە هات ئەو تووڕە بوو ئەو تووڕە بوو چاوەڕێمەکە ئەوی هات ستۆدیۆ جاری هیچ فۆنی پێ نەبوو باشە ئەجا هاتە ژوورەوتیەوە چی بووە لانە ئەو هەمووی نەبینیوتیەوە چی بووە ئێکاکە بەرنامەکەن دەستگەیش بەسەر خۆتان مێنا زۆر باشە بڵین هادە تەکاتەوە سترێسی و ناهێڵە ینی بۆ نەچەند سترێس بیچەنەوە بیر هادە تەکاتەوە هیچ کێشەیەک ناهێڵەوەی ئەوە زۆر زۆر باشە کورد کەسێکی لەسەر خۆشە نازان لەگەڵ خۆمانە نارواتر وایە زۆر بەناوبانم بۆ شتە کوردستان با باسێکی دۆبلاشکە کە ماوەی چەند ساڵێکی زۆرە هەم لە دەستگای میدیای کورسادەوەی دۆبلاژ لێرە ئەکرێ بەشداری و لە دەریشەوە چەند درامایەکە هەتا ئێستاش کە دووبارەش یەکەینەوە هەر خەڵک چێژی خۆی لێ بینێت لەگەڵ دۆبلاژ ئێستا هەر بەردەوامی یاخودنا
نەوەڵا لە بەس مایکەکە نزیکارە کوردێکە دۆبلاژ طبعا کاتێکی ئەبێ کاتی بۆ تەرخانکەی و ڕۆژانە ئەبێتەوە ئامادەبی و بۆ چەند سەعاتێکیش لە ناو ستۆدیۆ بیت اینجا بەڕاستی من ئێستا لەبەری کە پرۆگرامی مەگەزین ڕۆژانەیە ڕاستە من هەموو ڕۆژێک لە مەگەزین نیم بەڵام ئەم ئیلتیزامی خۆی هەیە ئەمژ ئیلتیزامی خۆی بەڵام بەپێی توانای ئەنی ساڵی ئەتوان ئیشێ دوو ئیش هەر ئەوەیە ئەڵەی متعی خۆی هەیە بەڕاستی دۆبلاج چێژێکی زۆر زۆر تایبەتی ئەو ئیشانەی کردوتە کامیان زۆر پێی مرتاحی تو خۆ بەدڵەوە ئەو درامایانە بە تایبەتی و دراما کۆریەکان کە زۆر چۆن ناو خەڵکەوە واللهی زۆر زۆری ینی زۆری چێژی تایبەتی هەبووە تقریبا هەمووی ئیشی زۆر جوان بوون و هەموو ئیشی زۆر وردەکاری تیا بوو و ستافێکی زۆر پرۆفیشناڵ و زۆر زۆر باش بەڕێوەیان بردووە و ئیشیان کردووە ئەم بەیانە پێشێبی بۆ ئەم بەرنامەیە نانی بەیانی حاضر کرده بوو ئەو مێزە جوانی کە ڕازێنیتەوە هەموو بەیانێک فریانە کەوتی دا کوردەیەکێکە لەو کەسانی کە زۆر بە تەنسیقا زۆر بە جوانی هەر شتێکی بێ زۆر بە جوانی ئەی ڕازێنێتەوە دەستە خۆش بێ بچمە لای کاگاکەم کاگاکەم زۆر زۆر بێت ئیفادی خۆما کاکە سا من تاکە نوێنەری کورسانی وزم یعنی بەم ڕاعاتم کەن نازم هەڵگەی بەخێر بێ سەر چاو چی دێ بۆ کەن بە قوربانە بم دەتۆش دڵمان مەشکێنە یادەوەرێکی بە چاوان شتێکی خۆشمان بۆ بگێڕەوە ئێرەیان دەرەوە مەسەل نازم هەرچیەک بێ لە کورسات بێ ئەوە ساق خۆشە بێژەری دووە و پێشتریش هەردا ئامادەکاریە لە دەریشەوە تۆ خۆشی ئەکتەر دەرکەوت یەکەم دەرکەوتنەکە هەواڵەکانە یەکەم دەرکەوتن زۆر ناخۆش بوو زۆر ناخۆش جارە شەوکەی خەولێ کەوتە بوو ناوەڵا یعنی بڕاتە بێ من پێشتر پێم وتیم پێشتر لە بەرامبەر کامێرە تەمسیلم کردووە زۆر ئاسایی مەس بزێویشم لە بەردەم کامێرەیە بەڵام بێژەری بەڕاستی شتێکی کەیە یعنی هزار ڕەنگەم هێنا هزار ڕەنگەم برد هەتا ئەو ڕۆژەم لێ ڕۆی دوم ڕۆژ هەروە بوو سێم ڕۆژ هەروە بوو بەڵامی تر سرێسەکە وردە ئەنجا سەوسەن لێرە سلااو ڕێزم بۆ هەیە ئەو دیتر وای لێت و هەم ڕۆژەڵی خۆمەکەم ڕاستە خۆی سەرەتا ئاوای بەس زۆری نەمان بۆ شێوازە بوو بێت ئیتر بەرە لە دوای بەس بەڕاستی ڕۆژانی یەکەم ڕۆژانی سەرەتا ینی سترێسێکی فەزی ئەم لەسەر بوو ئەوە تازە ئەچمە بەردەم کامێرە غەڵەت و شتێکرد لە یەکەم بەرنامە نه بەڵام ئیتر ڕق و تاق ئەوت خۆتە بینیتەوە سا تەواو وردە ڕیلاکەس دەستان خۆش بێ کورسانویست هەنگاوێکی زۆر باشینەوە لە مۆرزایەوە پلانێکی زۆر باشتانەیە کە هەمووتان ئێستا بێژەرەکان بەیەکەوە بە هەماهەنگی هەواڵەکان پێشکەشەکەن ئەم لە ڕووی هونەری و سیاسی و ئابووریش بەڵێ تا ئێستا ئێمە تیمێکین وەکو هونەریەکە جگە لە خۆم سەوسەن و کاگ ئاوات عەبدوڵاشمان لەگەڵایە ڕێزمێ بۆیان ئێمە تیمێکین بە دەردی خۆوەتە تیمی ئابووریمانەیە تیمی وەرزشمانەیە بەجیاوە هەمووی لە ناو نەشرە هەواڵە سیاسەکەی ئاڕات زۆر باشە دەستان خۆش بێت ئێمە زۆر خۆشحاڵین ئەمڕۆ کا لێرە بوون بەڵامی تر ئەوەشی کە گرنگە من پێمە خۆشە وەکویتر بەرە کۆتای پرۆگرامەکە ڕوین من پێم خۆشە لە کاگاکامەوە دەست پێ بکەین ئیتر ڕاستە ئێمە بۆنەکان زۆر جار هەمومان کۆکاتەوە بەیەکەوە کامیشە لە دەستگاکە بەڵام وەکو خۆت تا چەند هەوڵی بەردەوام بی لە کارەکەی خۆت تا چەند هەوڵی ئەپدێتی باشترە بێ و ئیشی باشتر بشکەیت من وەک پێشتر ئاماژەم پێ ئێمە ئەم پرۆژەیە لەیەکی شەشەوە دەستمان پێ کردووە بەڵام چ خۆم و چه هاوڕیانیشم گەشتبینیم بەوەی ڕۆژ لە دوای ڕۆژ شتی تازە و نوێکاری بکەین لە ئیشەکەمانە بەهیواشین داهێنانی نوێ بکەین دەسەکان دەستیەوە خۆش بێ زۆر سپاس کوردستان لانەدەی چاکەڵ پەڕیوانیە ساق بێ کوردە تۆر حەزە لە هەڵپەرکێنێ یان ئێستا بەیانیە بووە وڵی بەیانیە و حەزیشم زۆر لێ نییە زووی لاکە بوو باشە ئەمێ دوا کۆمنتی ئێوە وەرگرم لەم بەرنامەیە لە جژنا چیتان هەیە چیتانەیە لە کۆتاییە و دوا کۆمنتی خۆتان بڵێن زۆر سپاس جارێ بۆ ئێوە مایکەکە نزیکەیت سپاس بۆ ئێوە کە توانیتان ئەم جژنە ئێمە کۆ بکەنەوە چکە من بیرم نایە لە هیچ پرۆگرامێکا بێژەرەکان کۆکرابێتنەوە و ئاواهی بەیەکەوە ببێتین ئەمە
دەستخۆشیتان لێ یەکەم و ئیشێکی زۆر جوانە و بەو هیوایم کە لە ئایندەیە چۆن ئێستا ئاوا بە تیم ئیشەکەین و بە گروپ هەمومان ئیش بۆ ئەوواکەین کە کەناڵی کورسات بەو شێوەیە بهێڵینەوە کە هەمیشە خەڵک بە شانازیەوە باسیەکە وەکو کەناڵی خۆی دەستنیشانی کردو و هەمیشە ژمارە یەکە لە هەموو ماڵێکە و هەر بەو شێوەیە کار بکەین و هەر بەو شێوەیە بمێنینەوە. سپاس بۆ هیوای سەرکەوتنیتەوە هیوای بەردەوامیشە دەستخۆش سپاس بۆ ئێوە کێشێ و دەنگەمەر هەیە من هەر لە مناڵیەوە ئاتیادی وەریگرن سپاس بۆ میوانداریە بەڕاستی وەکو کورسان وتی دەرفەتێکی زۆر زۆر باش بوو منیش لەوەتی لە دەستگای میدیای کورسات مەمە یەکەم جارە لە پرۆگرامێکا بەشدار بم و لەگەڵ هاوکارەکان و هاوپیشەکانمان پێکەوە کۆمەڵی گفتوگۆی خۆش بکەین باز لە کارەکانمان بکەین و بۆ هیوایم لە ئایندەشا بتوانین ینی هەتاوەکو ئێستا چۆن کارمان کردو لەسەر ینی لەوەی کە بتوانین باشترینەکان پێشکەشی بینەر بکەین بۆ هیوایم هەر بەردەوام بین و دووبارە سپاس بۆ ئێوە سپاس بۆ دەستان خۆش بێت سو خەبەرمانکردنەوە هاتم بۆ بەرنامە زۆر زۆر بەخێر بێت دەستان خۆش بێت ڕێناچیان پێمان خۆش کە تۆش ڕاستە لەوانەیە بە نسبەت ئێمەوە تازەی لەگەڵمانە بەڵام ئێمان خۆشحاڵین پێمان خۆشە تۆش لەوانەیە پێی من بەخێر بوو بێەوە ئەمڕۆ ئاوا کۆبوونە سپاس بۆ میوانداریەکەتان پرۆگرامێکی زۆر تایبەت و خۆش بوو دووبارە زۆر دەستە خۆش بێت ڕاستێکیان دەستان خۆش بێ دەستان ساغ بێ بەڕاستی ئەم جەژنە زۆر زۆر ماندوو بوون خوا فرسەتان با لەم گەرمایانی ئێمە چەندێکە سەعاتێکە لێرەین ئێوە 2 سەعاتیش و ڕۆژانە جێخوا لەشتان ساغ بێ سپاس بۆ ئەو بینەرە جوانانشمان بە هیوایەوەی کە بتوانین هەمیشە بە پرۆگرامی جیاواز بە شێوازی جیاواز خزمەت بە بینەرەکانمان بکەین و دڵی ئەوان لە خۆمان ڕازی بکەین و هیوای سەرکەوتن بۆ سەرجەم کارمەندانی دەستگای میدیای کورسات دەستی ئێوەش خۆش بێ دەستەکانە خۆش بێ سپاس بۆ تۆ هەمومان ئەوەی کە هاوڕێیانی ژاماژیان پێ ئەو تیمە زۆر گرنگە کە هەمومان بەردەوام بین لەوەی کە چۆن کارەکانمان بەردەوامە بێ هەر لە بەیانێکە دەست پێکەین ئێمە هەتاوکو ئێوارەشکەوە دەست پێکەن دەستان خۆش